لە دوای دەستپێکی ساڵی نوێی خوێندن بۆ جاری سێیەم ژمارەیەکی بەرچاو لە مامۆستایان و بەشێک لە فەرمانبەرانی سنووری گەرمیان گرت بوونەوە و بایکۆتی دەوام و هۆڵەکانی خوێندنیان دووپات کردەوە تا ئەو کاتەی حکوومەتی هەرێم بەدەم داواکاریە ڕەوەکانیانەوە دێت و شایستە دارایەکان و موچەکانیان بۆ دەگێڕێتەوە. ئەمەش لە کاتێکدایە مامۆستایان و فەرمانبەران هیچ متمانە و بڕواایەکان بە بەڵێنەکانی ئەم حکوومەتە نەماوە و ئەمە وەکو مامۆستانی گەرمیان تا ئێستاش بەردەوامی لە بایکۆ دستورش لە بەردەوامبوونمان لە بایکۆ چونکە ئێمە ئەو داواکارانەی کە داوامان کردو لە دەسەڵات و بەڕێوەبەری ئیدارەی گەرمیان تا ئێستاش هیچ داواکاریەکەیان بۆ ئێمە جێبەجێ نەکردو بۆ ئێمەش وەکو مامۆستایان بەردەوامین تا ئەو کاتەی کە حکوومەت و دەسەڵات داواکارەکان جێبەجێ دەکەن. بەڕاستی هیچ متمانەیەکمان بە حکوومەتی هەرێم نەماوە بەردەوامە بین لە بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن هەتا ئەو کاتەی مافەکانمان بەدەسێنێ بەداخەوە نە حکوومەتی هەرێم و نە وەزیری پەروەردە وەزارەتی پەروەردە بە هیچ شێوەیەک لە خەمی نە قوتابیانە نە مامۆستایانن. پێویستە خەڵکی کوردستان قەت یەک ڕیز نەبێ، دوو ڕیز بێ، ڕیزێکی لەبەرەی دەسەڵات بێ بامیشە ئەو ڕیزەکەی تر ئەگەر جددی بێ ئەتوانن لوتی ئەوانیشی بشکێنن کە لە پارێزگایی لەم سیستەمە حکومڕانیەکەن. من وازانم ئێمە ناڕازی نین، چکۆ ئەگەر ناڕازی بووە ناخەڵ لە ماڵ نەیەما هەمووی هاتووەیرە. ئەم برادرانە تااقەتمان هەیە تێن بۆ پیاسەکردن حەزەکەین بگەڕێن، حەزەکەین بێین بزانین بینای ئیدارەی گەرمیان چیتایە، بزانین کاک سەلاح تازەترین جلوبەرگی چییە لە بەریایەتی. نهاتین بۆی ناڕازی بین، ئێمە ناڕازی نین لەم سیستەمە حکومڕانیە. ئەگەر ناڕازی بووینایە ئێستا لە جاتەوەی تاجی سەرمان و پێڵاوی پێمان بوون، بەڵام تا ئێستا تاجی سەرن. گردبوونەوەی ئەمڕۆی مامۆستایان و فەرمانبەرانی گەرمیان جیاواز لە گردبوونەوەکانی دیکە بوو، ئەویش لە دوای ئەوەی لە بەردەم بینایی قوتابخانەی لەیلا قاسمی بنەڕەتی گردبوونەوە و دواتر بەدەم وتنی هوتافەوە ڕێپێوانێکیان بۆ بەردەم ئیدارەی گەرمیان ئەنجامدا و دوای گەشتنیان لای خۆشیەوە سەرپرشتیاری ئیدارەی گەرمیان بەڵێنی ئەوەی بە مامۆستایان و فەرمانبەرانی سنوورەکەدا بۆ گەیاندنی داواکارەکانیان بۆ جێگای مەبەست و داکۆکی ئیدارەکەشی بۆ دووپاتکردنەوە لەگەڵ ئەوەشدا نەی شاردەوە لە ئێستادا حکوومەتی هەرێم لە بەردەم ڕێڕەوێکی مەترسی گەورەدایە لەوانەش هەوڵی هەڵوەشاندنەوەی هەرێمی کوردستان. هەمیشە پاڵپشتی داواکاریە ڕەواکانی مامۆستایان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بووین کە لە ژیانێکی زۆر خراپدان بە ئەو نیوە موچەی کە لە 50 ڕۆژ و 2 مانگجارێکە کە دێت مامۆستا فەرمانبەر موچەخۆر ناتوانێت سەرەتایی ترین بژێوی ژیان و ماڵ و مناڵی دابین کات. ئێمە لە مەعانات ئێوە تێئەگەین چونکە ئێمەش حاڵمان وەکو ئێوەیە هەمومان وەکو یەک موچەکانمان کەم کراوەتەوە و ئەمە جێگەی نیگەرانی ئێمە بووە و بەبەردەوامیش لە ئاستی باڵا کە کۆبوونەوەکان هەبووە دەنگی ئێوەمان بە ویژدانەوە گەیاندووە ناڕەحەتی و گیرفان بەتاڵی سارد و سڕی سفرەکانی ئێوەمان گەیاندووەتە سەروی خۆمان. ماوەی 3 ساڵە بە بیانووی قەیرانی دارایی حکوومەتی هەرێم پەنای بردووەتە بەربڕینی قوتی موچەخۆران و پێدانی چارەکە موچە پێیان، ئەمەش کاریگەری خراپی کردووەتە سەر گوزەران و ژیانی موچەخۆران بە جۆرێک ئەو چارەکە موچەیەش لە کات و ساتی خۆیدا دابش ناکرێت. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.